بینەرانی بەڕێزی تلویزیۆنی کۆمەڵە سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان لە بەرنمەیەکی تری تەندروستی هاتووینەتەوە خزمەتان. هیوادارم کە بەرنمەی ئەم هەفتەیشمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. بەڕێزان، بۆ ئەم هەفتە بەرنمێکمان بۆتان ئامادە کردووە کە لە ئەسڵەن مەقالەیەکە کە لە مەجللەی زانستی تازە یا ئەخباری تازەی زانستی کە مەجللەیەکی بریتانیاییە، ئەو مەقالە لەوێ چاپ کرابوو. ئەویش لەسەر ئەوە بوو کە ئایا نەخۆشی ڕێخۆڵە کاریگەری هەیە لەسەر نەخۆشیەکان چاو، یانی ئەتوانێت نەخۆشی ڕێخۆڵە هۆکارێ بێت بۆ نەخۆشیەکان چاو، کە ئەو مقالە لەسەر ئەو بابەتە نووسراوە. ئەوە زیاتر لەسەر ئیلتیهاب یا هەوکردنی ڕێخۆڵەی گەورە کە بە کولیت ئولسراتی و ئەناسرێت. بینەرانمان ئەگەر لەبیریان بێت لە ماوەی یەک مانگ و نیو تا 2 مانگ پێش ئیستا بەرنمەیەکی تریشمان بوو کە بازی لە ئەو گیاندارگەرە کە ئیسە بە چه شێوەی باکترین کە لە ڕێخۆڵە هەن، ئەوانە لە ناو چاویشە بینراون، کە یەک نەزەریە ئەوە بوو کە ئەو باکتریانە یا ئەو مەوجوداتە کە زۆریش ڕێزن و میکرۆسکۆپین لە ڕێگەی خوێنەوە خۆیان گەیاندووەتە چاو، بۆ یەکە بە شۆن چارەسەرێکە ئەگەڕان کە چۆن لە ناو چاوە. بۆ نمونە ئەگەر لە ڕێخۆڵە بێت دەرمانی هەیە، بەڵام ئەگەر لە چاوە بێت بۆ دەرمانکردنی چی بکەن. ئەو بەرنامەی ئەم هەفتەیشمانە کەوتمان ئەو مەقالەیە لەسەر کۆلیتی ئولسراتی و من پێشەکی ئەوە عەرزکەم کە کۆلیتی ئولسراتی مەبەست ئیلتیهابی ڕێخۆڵەی گەورەس کە بە هەر هۆی کەو ئەگەر عفونەت بڕواتە ڕێخۆڵەی گەورە ئەتوانێت عامڵی ئەو ئیلتیهابە بێت، یا ئەو هەوکردن ڕێخۆڵە، یا ئەوەی کە ئرسی بێت، وەراست بێت، دەور و نەخش خۆی ببینێت لە ئەوەی کە ئەو حاڵەتە ئەو کۆلیتە دروستە بێت، ئەوانە دەور و نەخش خۆیان ئەبینن. من ئەوەش بڵم کە لە بازی شوێنگەرە ئیتر ناژن کۆلیت ئولسراتی و یا ئەوەی کە ئیلتیهاب ڕێخۆڵەی گەورە یا هەوکردن ڕێخۆڵەی گەورە یا هەر کولیتەکە بەکارەوەن، چونکە کولیت جیا لە ڕێخۆڵەی گەورە لە ڕێخۆڵەی چکۆلەیش و لە مەعیدەیشە ئەبینرێت. بەڵام ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بۆ سەر بابەتی بەرنامەی ئەم هەفتەمان و ئەم جارەمان لەسەر کولیتی ئولسراتی وە کە بزانین ئەم کولیتە چییە، ئەم یا ئەم جۆرە ئیلتیهابە چییە. هەروەکە لە ناوەکەی دیارە لە ڕێخۆڵەی گەورە خۆی نیشانەدات جزو نەخۆشیگەر ئیلتیهابیە کە بە ئیسلاح ئایبیدیش ئەناسرێت، ئەو ئیسلاحێکە کە لە ئیسلاحەکەر پزیشکیە خۆیان بەکاریەبن. بەڵام ئەم ئەگەر کولیت دەرمان نەکردێت یا پشتگوێ بخرگێت، ئەتوانێت ئەسەراتەکەی عوارزەکەی بۆ شوێنگەرێکی تریش بڕوات جیا لە چاو، لە بۆ وێنە لە جۆنگەکانە ئەتوانێت ببینرێت، یا لە بەشکەرێکی تر لە لەشە خۆی نیشان بات. دیارە ئەگەر هەرچی نزیکتر بێت زۆرتر خۆی نیشانات، بۆ وێنە لە مەعدە یا لە جۆنگەکانە لە ئێسکا، لەوانە لە ماسوولکەیشە لە پێسیشە خۆی ئەتوانی نیشان بات عوارزەکەی یا نیشانەکانی یانە تەسیراتی لەسەر ئەوانە بێت. بەڵام ئەوەی کە لەم بەرنامە گەرەکمان ئەشارەکەین چاوە، یانێ چۆنکە لە نێوان ڕێخۆڵە و چاو مەودایەکی بەنسبەت لە شەو مەودایەکی زۆر، یانە فاصلەیەکی زۆر لە نێوانیاندا هەیە. لە کولیتە ئەگەر کەسێک کولیتی بێت، ئەو کولیت ئولسراتیوە کە یوسیش علامەت اختصاریەکەیە نیشانەگەرێکی هەیە، ئەو کەسە یەکم نیشانەکانی لە یا ئەوەی کە تووشی زگچوونە بێت، ئیسهاڵە بێت ئەو کەسە، یا ئەوەی کە پێچەوانەکەیە تووشی قەبزی و یەبوسەتە بێت. لە پیسایشە لە پیسایە معموڵەن ئەو نیشانێک هەیە کە لە پیسایەکەی ئەو کەسە خوێنی هەیە، بەڵام خوێنەکەی حاڵەتێکی ڕقیق و ڕۆشنی نییە. ئەوە ئەتوانێت لە نیشانەکانی بێت، بەڵام ئازاری ناوسک کە ئازارە یەکێک لە ئازارە قرس و سەنگینەکانە، ئەویشە یەکێک لە
نیشانەکانە کە بۆ کۆلیتی ئولسراتیڤ یا هەر بۆ ئەو هەوکردن ڕیخۆڵی گەورە خۆی نیشانەدات. بەڵام ئەوەی کە کام یەک بزانین نەخۆشیەکان چاو کام یەکیان پەیوەندی هەیە لەگەڵ ئەو ئیلتیهابی ڕیخۆڵی گەورە تقریبا دەسەبەنیمان کردووە بۆ ئێوە بینەرانی خۆشەویست کە بۆ وێنە چەند جۆر نەخۆشی هەیە. من لە ئاخری بەرنامەکە و حتممە چۆن پەیوەندیم کرد لەگەڵ دکتریکی چاوە ئەویش نەزەراتی خۆی بوو من حتممە نەزەراتی ئەو بەڕێستانە لێرە لەم بەرنامە پێشکەشەکەم. بەڵام ئەو نەخۆشیگەرە کە نەخۆشی چاون و ڕەتی هەیە بە کۆلیت ئولسراتیڤ یا ئەو ئیلتیهابی ڕیخۆڵی گەورە یا ئەتوانێت مستەقیمە یا غێرە مستەقیمێت، یانێ ئەتوانێت عامڵەکە مستەقیم ئەو ئیلتیهابە بێت یا ئەوەی نا عامڵەکە ثانەویە بێت، یەکێکی لە هۆکارەکان ئەو کۆلیت ئولسراتیڤەسە عامڵێکی تر بووگە هۆکار. بۆ کۆلیت ئەم کۆلیتە خۆشی بێژین تایسە دیارە دەوا و دەرمانگەرێکی زۆری بۆ چارەسەرکردنی دروست بووە، بەڵام هێشتا ئەڵێن کە 100% علەتەکەی ناشناختە نەناسراوە سەرچاوەکەی چییە. بەڵام ئەوەی کە یەکێک لە نەزەریات ئەوەیە کە ئەو سیستم ئیمنیە یا ئەو سیستم بەرگری لەشە تووشی مشکڵەیەکە بێت، وەکو بازێت تر لە نەخۆشیەکان کە ئشارەمان پێکردووە لە بەرنامەکان پێشووە، ئەو سیستم بەرگریە کە سیستم دفاعی لەشە پێچەوانە بە سلولگەر خودی حملاکات و هێرشەکە بەسەریانەوە ئەوەی کە ئەو سلوگەرە تووشی ئاسی بەون ئەوە خۆی ئەتوانێتی یەکێک لە عامڵ ئەسلیەکانە کە ئەمە ئەتوانێت بێتە هۆکارێ بۆ تووشبوون بە ئەم کولیتە. جیا لەوەکە ئەم وەڵامی ئیمنیە کە لە لەشە هەیە ئەگەر خۆی تووشی مشکلێک بێ ئەتوانێت لە شوێنێکی ترە وەک چاویش هەر خۆی نیشان بدات، بە تایبەت ئەوەی کە لە نەخۆشی کە شارەمان پێکرد کە لەم ڕیزی ئەو نەخۆشی چاوانە کە ئمڕۆژ ئێژین هەیە کە عەسەب بینایی چاو جاروبار هەیە وەکو عامڵێکی ناشناختە لەلایەن ئەو سلولگەر بەرگری لە شەو مۆردهێرش قەرارەگرێت و ئاسیبگەرێ بەناو لە چاوە دروستەکە لە بەشی عەسەبی چاوە کە بە نێڤریت ئەناسرێت. ئەگەر ئەو نەخۆشیانە کەوتم دەسەبەنیمان کردووە وەک ئەرزی خزمەتانەکەین بڵێن یەکێکی ئەوەڵین نەخۆشی سکولۆریتە. ئوسکولۆریت کە بە سەلبیەش ئەناسرێت ئەو بەشەسە کە تقریبەن کە وەختی ئێمە تواشایەکەین 4 لە 5 چاو شامڵە بێت و بە بەشی ئەو بەشە سپیەسە کە بە چەرمێنەی چاویش ئەناسرێت ئەو بەشە سپیە کە پێی ئەڵێن سەلبیە معموڵەن ئیلتیهابێکە لە ڕیخۆڵە دروستەوێ ئەڵێن کە ئەتوانێت ئەو ئیلتیهابە لەم سەلبیە یانە لەو بەشەی کە بەشە سپیایی چاویشە دروست بکرگێت، هەم ئازاری هەیە هەم ئیلتیهابەکە دروستەکە. بۆ وێنەکە هاوڕێ هاوکارم لێرە ئەو وێنەیە نیشانمانەدات ئێمە و ئیلتیهابە ئەوێنین کە بە شێوەی ئەوەسە کە ڕەنگەکە گۆڕاوە سوورە بووەتەوە جیا لە سووری ئێش و ئازاریشی هەیە ئەو کەسەکە ئسکلۆریتی هەیە. لە ئسکلۆریتە وتمان بەشە سپیەکەس ئەو بەشە سپیە دیارە ئەم دیوی سپیەکە ئێمە بە چاوی خۆمان هەیبینیانە کەسێک سەیری کەسێکەکەن یا چاو بۆ وێنە حیوانێک سیرەکەین ئەو سپیایە بین ئەو دیوەکەی سپی نییە، ئەو دیوەکەی ڕەنگی ترە ڕەشە معموڵەن. بەڵام ئەوەیە کە ئەم سکلۆریتە هەم بە دیوی دەرەوە هەم بە دیوی ناوەی ئەڵێن کە سکلۆریت کە ئەو عفونەتە یا ئەو ئیلتیهابە ئەو بەشاگرێت کە ئەمە بێت دەرمان بکرێت. دەرمانەکەیشی معموڵەن ئەوەیە کە لە قەترەی چاوە و قەترەگەرە بە ستروی دەناسرێت نوعی کورتونە کە ئەوانە بەکارە برگێ یا قورسکەرێکە کورتووە نە ئەوانش بە قورسکەر کورتیکۆ ئۆستۆرویدە. ئازارەکەیشی ئەتوانێت لە ئاسپرین یا بڕۆفن ئستفادە کردێت کە ئەو ئازارە نەمێنێت. ئانتیبیۆتیکیش معموڵەن ئەدەن چۆن کەوتمان ڕەتی هەیە بە
ئەو ئیلتیهابی ڕێخۆڵە و ئەو سیستم بەرگری لەشە معموڵەن داروگەرێکە بە ناو داروگەر سەرکوب کنەندەی سیستم ئیمنیش ئەناسرێت لەو داروگەریشە کەڵک وەرەگرن. لە نەهایەتە ئەگەر عارزەکە ئاسیبەکە زۆر بەربڵاو بێت ئەوە وەکو چارەسەرێکی تر جەڕاحیەکەن، یانە جەڕاحی وەکو ئاخر چارەسەرە. دوومین نەخۆشیکی کە لە چاوە هەیەەوە ئەتوانێت هۆکارەکەی سەرچاوەکەی لە ئەو ئیلتیهابی ڕێخۆڵی گەورە بێ ئێپیئوسکلۆریتی پێڵێن کە ئەمە وەکو لایەکە وەکو پەردەیەکی ناسکە کە لە دۆری ئەو سەلویە ئەو چەرمێنەی چاوە ئەوە خۆی کێشاوە بە دۆریە کە ئەو ئەگەر تووشی ئیلتیهاب بێت ئەوە پێ ئەڵێن ئێپیئوسکلۆریت. معموڵەن تەمەنەکەیش لە بین 26 تا 36 ساڵە، زۆرتر ئەو کەسانە تووشی ئەم ئێپیئوسکلۆریتاوەنیانێت لە تەمەنێکی گەنجیە کەسان تووشیە بن کە هۆکارگەر زۆری هەیە، بەڵام یەکێک لە هۆکارەکان ئەتوانێت هەر ئەو یوسیە بێت یا ئەو ئیلتیهابی ڕێخۆڵە گەورە بێت. نیشانەکانی معموڵەن خەفیفە، بەڵام ئەتوانێت ئەو خەفیفیە جاروبار شەدید بێتەوە، ئەوە زۆر بە کەمی شەدید دەوێت. علایمەکە وتمان خەفیفە، زۆر تون نییە کە هەر قرمزی چاوە، چاو سوورە بێت یا ناڕەحەتی چاوە. ئەو ناڕەحەتی چاوە معموڵەن لە جوڵاندنەوە یا لە باز و بەسەکردنی چاوە، معموڵەنیش لە نێوان 2 تا 21 ڕۆژە خۆی ڕەفعەوێت یانێ نامێنێت. معموڵەن دەرمانێکیش کە ئستفادا کردگە و دکتر ئەوبەتەوە دەرمانە دکتری پزیشکی چاوە بێت بینوسێت کە لە قەترە ئستفادەکەی شەر لە قەترەگەر ئستروئیدیە کۆرتیکۆستروئیدەکان ئستفادا ئەگرێت و کەڵک وەرەگریت. سێومین نەخۆشی چاو کە بە یوڤیت ئەناسرێت، ئەویش یەکێک لە کول ئەم یوڤیتە خۆی ئیلتیهابی چاوە، لایەکە لە بەشی ناوەڕاستی چاوە، ئەو بەشێکە لەوەی کە بێمە دیارە ئەو هێلکەی چاوە بەشی ناوەڕاستیە کە تووشی ئەو ئیلتیهاباوێت کە دیارە خۆی چەندین لایەت یانی یەک لایە نییە کە ئەگەر ئیلتیهاب بکات ئەو یوڤیتە کولەن تواو لایەکان تووشی ئەو ئیلتیهابە ئەبن. بەڵام ئەتوانێت جیالەوە ئەتوانێت هۆکارەکەیشی عفونەت بێ، یان عفونەتێک بە هەر هۆی لە چاوە بێت ئەتوانێت بێتە عامڵی بۆ ئەو یوڤیتە. یوڤیتیش نیشانەکانی ئەوەسە کە ئەو کەسە ئازاری هەیە لە بینینە لێڵە بینێت، بە ڕۆشنایی بە نووریش حساسیەتی هەیە. ئەوە نیشانەکانیە کە هەم ئازاری هەیە، حساسیەتی هەیە بە نور، هەم ئەوەی کە لێڵیش ئەبینێت. بەڵام ئەمەی تقریبان لە بەشی پزیشکی چاوپزیشکی مهمە، ئەبێت حتمما دەرمان بکرێت، چونکە ئەگەر دەرمان نەکرێت لە درێژماوە ئەتوانێت ئەو کەسە چاوی کز بێت یا بینینی بێتە خوارەوە. دەرمانەکانیشی خۆی ئەوانەی کە ئەو تووشی ئەو یوڤیتاوەن هەر قەترەکانی کۆرتیکۆستروئیدە، قەترەکانی چاوە، ئەمیش ئەگەر جواو ناتەوە حتمما جەڕاحیە کردێت. لەو جەڕاحیە ئیمپلنتێ دانن، یانە وەسیلەیەکی زۆر زۆر چکۆلە و میکرۆسکۆپیەکە لە چاوە دایەنن. ئەو ئیمپلنتە بە مرور زەمان هەر ماوەی کە کۆرتیکۆستروئید ئازادەکە، یانێ ئیمپلنتە وەسیلەیەکی میکرۆسکۆپیە کە دەرمانی هاتیە لە جۆرەی تەنزیمەکەن لە نێوان هەر چەند سەعاتە خۆی بە شێوەی ئۆتۆماتیک ئەو دەرمانەکە ئەو دەرمانیشە کورتونە ئازاد یەکات ئەو لەو وەسیلەکە بە ئیمپلنتێکی پزیشکیش یا وەسیلەیەکی پزیشکی ناوە برگێت لەوە کەڵک وەرەگرن. چوارەمین نەخۆشی کە هەیە نێوریت بینینە، کەوتمان ئەو نەخۆشی عەسەبەسە لە ئەو بەرنامەکەش ئیشارەیەکمان پێ کرد. ئەمە ئەو عەسەبە معموڵەن ها لە پشت چاوە، تقریبا ئەو شتێک کە ئێمە ئەیبینین. بۆ وێنە ئەگەر هاوڕێ هاوکارمە وێنەمانە پێنیشان داد کە بۆ وێنە سێفێکە کە ئەو ها لە بەرچاوە ئەو سێفە عەسەبگەر چاو انتقالیان بە مەغزیش تەجزیە و تەحلیل یەکات و ئەزانێت کە ئەو شتێک کە ئێمە خەریکین ئەیبینین یەکدانە سێوە.
معموڵەن ئەو پەیامگەریشە بە سیگنال ئەڕوات وەکو سیگنالگەر رادیۆیی ئەمواجێکە کە ئەڕوات بە مەغز ئێژێ کە ئەو شتێکە ئێمە ئەیبینین چۆنیەتیەکەی یا ئەوەی کە چییە شناساییە بۆ ئێمە قابل شناساییە. ئەم نێوریت بیناییە یا ئەم ئیلتیهاب عەسەب چاوە کاتێکە ڕوئەدات کە مولتەهد بوێت یانێ تووشی ئیلتیهاب و هەوکردن بوێت. معموڵەن تووشی چۆن عەسەبە خەلەل لە بینینە دروستەکات تەقریبەن نیشانەکانی ئەوەیە کە لێڵە بینێتەوە کەسە تقریبەن بە وازەحی شت نابینێ یانێت بە شتەکان وەکو لێڵیە بینێت نور کەمەوێتەوە ئەتوانین بە حاڵەتی اختصارن کە ئەو شتانە ئەبینێت بەڵام حاڵەتی وەک تاری وەک نەڕەشایی بەڵام وەکو پەردەیەکی کەوکها لە بەرچاوی ئەو شتە بە وازەحی نابینێت. ڕەنگەکانیش هەر تۆخترە بنەوە بە وزوحی بە ئاشکارە ئەو ڕەنگەرە ناتوانێت تەشخیص بات. ئازاریشە ئازارەکە ئەتوانێت لە پشت کاسەی چاوە بێت یانە لە ئەو کەسە هەست دەکات کە لە بەشی ناوەی چاوە پشت کاسەی چاوە ئەو کەسە ئازاری هەیە یا ئەوەی کە چاوی ئەجوڵنێت بەملا بۆ لابان خوارد ئەوە هەستە ئەو ئازاراکات. معموڵەن دەرمانەکەیشی زر ئەگەر هۆکارەکەی بزانن یوسیە یا ئەو ئیلتیهابی ڕیخۆڵی گەورەسە معموڵەن ئەوە زەروری نییە بەڵام لە دەرمانگەر هەرەوەی کە سەرکوب سیستم ئیمنی ئەو دەرمانگەرەکە سیستم ئیمنی زعیف دەکاتەوە بۆ ئەوەی کە پێچەوانە خەریکە هێرشەکات بە بافتگەرێکە خودین بافتگەرێکە هین لەشە بەڵام ئەو شناساییەکە وەزانەی عامڵێکە لە دەرەوەی لەشەو هاتووە بۆیە هێرشیان پێکات تووشی ئاسیبیانەکە یەکێکی ئەم عەسەب بیناییسە کە ئەوێتە نوری نێورید بینایی ئەوەیە کە لەو دەرمانگەرە ئستفادا کردێت دیارە خەترەگەرێکیش هەیە بۆ ناو چاو. پێنجەمین حاڵەت شرایەتێکە کە لە شەبەکیە دروستە بێت شەبەکیە یا ئەوەی کە ڕێتیناڵی پێڵێن ئەو ڕێتیناڵە تەقریباً بەشێکی چاوە معموڵەن بافتێکی سلولیە و بەڵام وەکو ئام وەکو پەردە ئەناسرێت یانە ئەو شتانەی کە ئێمە ئەبین ئەیان بینین لە عەدەسی چاو عبورەکات شکست نورە بینێت لەسەر ئەو پەردە خۆی نیشانەدات وەکو پەردەکە لە دووربینێکی عکاسیە هەیە. معموڵەن ئەو کەسانێک کە سەروی 55 ساڵن و ئایبیدیانە یان نەخۆشیگەر ئیلتیهابی ڕیخۆڵە و معدەیان هەیە ئەتوانێت بە مشکڵاتیشیانە مشکڵی شەبەکەیشیان پێ ئیزافەکردیانە کەسی ئەگەر تەمەنی لە سەروی 55 ساڵەوە بێت و تووشی هەوکردنی ڕیخۆڵە بێت ئەتوانێت مشکڵی بۆ شەبەکێکی دروستکات. بەڵام شەبەکیە بەشێکی زۆر مهم و ئەساسیە لە بینینە یەکێک لە بەش ئەساسیەکانی چاوە حتمەنە ئەگەر هەر مشکڵە بێت ئەوە کاری پزیشکی چاوەوە ئەبێ سەردانی پزیشکی چاو بکرێت. شەشەمین حاڵەتێک کە ئەڵێت ئەتوانێت سەرچاوەکەی ئەو ئیلتیهاب ڕیخۆڵی گەورە بێت بە ناو سندرومی چاوی وشکە ناسرێت هەروەکە لە ناوەکەیە دیارە وشکی چاوە ئەو فرمێسکە تەبیعیە کە بۆ حاڵەتی هەم بۆ تەڕایی چاوە هەم بۆ ئەوەی کە چاو حرەکاتی ئاسان بێت ئەوە کەمە بێتەوە تقریبا نەخۆشیکی شایعیشە ئەوە نییە کە حتممە ئەم سەرچاوەکەی لە ڕیخۆڵەوە بێت بەڵام ئەوانەی کە ئیلتیهابی ڕیخۆڵیان هەیە ئەو احتیمالە هەیە کە ئەو کەسانە تووشی ئەم نەخۆشیە بن نیشانەکانی ئەوەیە کە چاو وشکە ئەو کەسە هەستە کزاکات لە ناو چاوی ئەڵێت وازان دەرزی هە ناو چاومە هۆکارەکەش ئەوەزە کە چاو تەڕایی نییە. چارەسەرەکەی فرمێسکە مەسنوعیە کە بە ناو ئەشک مەسنوعی استفادا کردگە کە دیاری سەر بە شێوەی قەترەگەرێک هەن کە قەترەگەر یەکبار مەسرەفە توانێت بەکاری بێنە یا هەروەکە و قەترە قەیمیگەرەکە لە ناو جعبەیەکە هەیە معموڵەن لە قەترەگەری تر بۆ لابردن ئیلتیهابیش استفادا کردێت لە حاڵەتێکە کە جواب نەداتەوە ئەوانە ئەو جەڕاحیە ئەو مەجرای ئەشکا کردێت ئەو جەڕاحی مەجرای ئەشکا کردێت کە
ئێمە لەم وێنێشە ئەیبینین ئەو بەشەی کە لە سێگۆشەی چاوە لای لوتە دروست بووگە ئەو بەشە جەڕاحیە کردێت و بۆ ئەوەی کە ئەو مەجرای ئەشکا باز بکرێت و ئەشک یا ئەو فرمیسکە بێتە ناو چاو حرکاتە ئاسان بکات. بەڵام بۆ وشکی چاو چونکە جیا لە دەرەوەی بەرنمەکەمان چۆن نەخۆشیێکی باوە بە تایبەت ئەوەی کە تەمەنیش ئەڕواتە سەرەوە چاو وشکە بێت، پزیشکانی چاو پێشنیارگەرێکەکەن ئەوەیە کە ئەڵێت کە تا ئەکرێت ئەگەر ئەو حاڵەتە بوو خۆپارێزیە لە دووکەڵ لە بایتون، یان ئەگەر بایتون بوو یا دووکەڵ بوو خۆپاراستنەکە لە بەر ئەوانە نەبن. ناو ماڵیش جەوەکەی جۆرێک بێت کە ڕوتوبەت بێت، کەمی شۆی بێت، ئەوە یارمەتی دەرە. هێنانە خوارەوەی ماوەی تواشاکردن، سەفحاتی دیجیتالەوەی تەلەفۆنی هوشمەندە، کامپیوتەرە یا حتا تەلەڤیزیۆنە، ئەو ماوە زۆریش سەیرە کردێت حتممە ئیسراحەتێ بدرگێ بە چاو. لە عینەگەر ئافتابی دوودی شەمسی لەو عینەگەرە استفادە کردێت بە تایبەت لە کاتێکە کە ئەڕوونە دەرەوە کەسانەوە هەتاویش هەیە ئەوانە ئەتوانن استفادە کردێت. هیدراتەمانی لەشە، یانی ئەوەی کە حتممە لەش پێ ئاو نەبێت، حتممە ئاو خورگێتەوە، ئەوەی کە یا زیاتر لە 8 پەرداخ ئاو لە ڕۆژە خورگێت و بەرنامەی خەو ئەگەر بەرنامەی خەویش تەنزیم کردێت ئەوە خۆی یارمەتی دەرە. یەکێکی تر لەو نەخۆشیانە کە وتویانە ئەتوانێت سەرچاوەکەی لە ڕیخۆڵی گەورە بێت و وەکو هەفتمین نەخۆشی ئێمە ناویەوەی بە کونجکتیو ئەناسرێت یا وەرەمی ملتەحەمەی چاوە. بەڵام ئەتاین بڵێن کە نەخۆشی کە بە سووری چاویش ئەناسرێت، یانی ئەو وەرە ملتەحەمە کە بەشێکە لە چاو بە سووری چاویش ئەناسرێت. ئەمە غەشایکە کە لە بەشی ناوەی پێڵوەکان ئەپۆشنێ، ئەو پلکەوە ئەڵێن بەشی ناوەی ئەپۆشنێت، بەڵام تەسیراتی خۆی دائەنێت کە ئەو تەسیراتە ئەتوانێت سووری چاوە هەروەکە لەم وێنە ئەیبینن ئابوو شێوە تەسیراتی خۆی داناوە کە ئەوبەتە لەمە عفونەتێکە کە بڵاو بووەتەوە و لە نقطەیەکە ئێمە بینین کە ئەو سووریە تەجەمعێکی زۆری پەیا کردووە. دەرمانەکەیشی معموڵەن ئەگەر باکتری بێت دەرمانی دژە باکتریە دەن پێ ئەوەی کە خۆراکی بێت، یانە بە شێوەی کەپسول و قورس بێت، یا ئەوەی کە قەترەگەرێکی چاویە کە ئەوە ئەتوانێت قەترەگەر دژە باکتریە دژە عفونەتە لەو قەترەگەرە استفادە ئەکرێت. بەڵام ئەو نەخۆشیگەرە بوو کە ئێمە باسمان کرد. لێرە چەند پرسیار هەیە کە ئەڵێت کە چۆن ئەتوانین دەستنیشان کە کەسێکە ئەگەر یوسی بێت یا ئەو ئیلتیهابی ڕیخۆڵەی گەورەیە بێت لەسەر وەزعیەتی چاوی تەئسیر دابنێت. ئەتوانێت مستەقیم یا غیرە مستەقیم بێت. هەروەکە وتمان ئەتوانێت مستەقیم هۆکارەکەی ئەو ئیلتیهابی ڕیخۆڵەی گەورە بێت، یا ئەوەی کە ڕیخۆڵەی گەورە عامڵ واستەیەک بێت کە ئەو عامڵ واستە هۆکارێ بێ بۆ نەخۆشیەکانی چاو. بەڵام ئەوە باشە ئەگەر کەسێک ئەو ئیلتیهابی ڕیخۆڵەی گەورەیە هەست، ئەو کولیتە هەیە، ئەو هەوکردن ڕیخۆڵەی گەورەیە هەیە، حتممە ئەگەر مشکڵێکی بوو پێشاد لە چاوە حتممە دە پزیشکی چاوە مەترحیکە کە بڵێ من ئەو ناڕەحەتیشمە هەیە، یانە لە ڕیخۆڵەیە ئەو مشکڵە هەیە. بەڵام چارەسەرەکە بۆ کەسێکە کولیتی هەیە یا ئەو ڕیخۆڵەی گەورەیە توش مشکڵە، چارەسەرەکەی چۆنە؟ معموڵەن کەسانێکن کە ئەگەر مشکڵێکیان بێ خۆیان لە دەرمانگەرێکی کە وەکو قەترەگەر چاو استفادەکەن، قەترەگەرێکە معموڵەن ها لە ماڵە مسەکنە کە مسەکنە استفادا کردێ بۆ ئازارەکە لە ناوچێت. ئەگەر کیسەی ئاو سرد یا ئەوەی کە ئەڵێن بێ کومپرسی سرد شتێکە سرد بێت بیخاتە سەرچاوی ئەو ئازار و ئێش و حتا قرمزی چاوەکەیشی تەسکین بدات، ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێت. بەڵام باشترین شت ئەوەیە کە حتممە سەردانی پزیشکی چاو بکرێت، چونکە 100% ئەوە نییە کە حتممە هۆکارەکەی ئیلتیهابی ڕیخۆڵی گەورە بێت. بەڵام پرسیارێتر هەیە کە ئایا چارەسەرکردنی
ئەو ئیلتیهابی ڕیخۆڵەی گەورە تەسیرە نێت لەسەر ئەوەی کە ئەو نەخۆشی گەر چاوە نەمێنێت. ئەگەر ئیلتیهابەکە هۆکارەکەی ئیلتیهابی چاو ئیلتیهابی ڕیخۆڵە بێ هۆکارەکەی ئەگەر ئەو ئیلتیهابە کەمەوە بێتەوە ئیلتیهابی چاویش مسلمەن کەمە بێتەوە، بەڵام ئەگەر هۆکارەکەی ئەوە بێت. بەڵام چه کاتێک ئەبێت سەردانی پزیشک کوورگەی هەر کاتێ ئەگەر احتماڵی ئەوە بوو کە کەسێ حاڵی کزەی لە ناو چاویە بوو، حاڵەتی وشکی چاوی بوو، سووری چاوی بوو، یا خەلەلی لە ناو بینی نەبوو، بینینی کز بوو، حتمما ئەبێت سەردانی پزیشکی چاوکە. لەسەر ئەم بابەتە پەیوەندیم کرد لەگەڵ دوکتریکی چاوە، ئەو ئەلبەتە بابەتەکەیشم بۆی هەنار چاویکی لێ کردو وتوی دیارە تاقیق لەسەری تاقیق کراوە، بەڵام ئەم نەخۆشیگەرە کە بە نەخۆشیەکان چاو ئەناسرێت حتمما نابێت 100% سەرچاوەکەی لە ڕیخۆڵە ببینین. هەر جوز نەخۆشیگەر چاوت نەخۆشیەکە ئەتوانێت سەرچاوەکە لە هەر خودی چاو بێت، یعنی ئەگەر ئیلتیهابە ئەگەر عفونەتە ئەبێ لە خودی چاوە بێت بوتی، بەڵام ئەگەر لە شەرح حاڵە بێت حتمما ئەمە شەرح حاڵ لە نەخۆشیەکە سەردانیان نەکات بۆ مشکلی چاو شەرحاڵیان یەگرن ئایا مشکلاتی تریان هەیە بۆ وێنە ئیلتیهاب لە جۆنگەکانیانە لە ماسوولکەکانیانە یا لە دەستگای گوارشەوتی ئێمە لە شەرح حاڵێکە کە نەخۆشی بۆ یەکەم جار سەردانەکە حتمما ئەو پرسیارگەریە لەکەین کە بزانین ئەو مشکلاتەی کە ئەو بەر نەخۆشیگەر ئیلتیهابی چاوە کە بەشەکانی جۆرا و جۆری چاو ئەتوانێت بگرێت هۆکارەکە ئەتوانێت لە بەشێکی ترە لە شەو بێت یا نە ئەوەی کە حتمما لە خودی چاوە بۆ ئەوەی کە ئەو ئازمایش و ئەکسپەرداری شتە فرەتر لەسەر ئەوە تاکیدکەنەوە. بینەرانی خۆشەویست، هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان کە بابەتێ بوو لەسەر تەسیرات و کاریگەری ئیلتیهابی ڕیخۆڵەی گەورە لەسەر نەخۆشیەکانی چاو. هیوادارم کە بەرنامەی ئەم جارێشمان جێگەی ڕەزامەندی ئێوە بوێت. لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ بە ئاواتە